أزد قال مفغاني خبرز مصطفى حسن بسبوري دارایی و آبوری ترکیه دنا استودیو دار قال منه خير بين زور سپاس بين خوش بزانم اوي تركيا استا بنيازيتي دەتوانێت هاوسەنگی لیرەی خۆی جارێ پێشی باسی ئەوورێکە بکەین هاوسەنگی لیرەی لە دەستدانی بەهای لیرەکەی خۆی بەرامبەر بە دراوە نێودەوڵەتیەکان بە تایبەتی دولار بگەڕێنەوە لەبەر ئەوەی بەرامبەر بە ملیارها دلار یعنی پارەی قورس بە ڕێژەی زۆر دێنتە ناو تورکیا. بەڵێ دەستەکانتان خۆش زۆر سپاس میوانداریتان ئەوەی لە تورکیا دەگوزێرێ ئێستادا بە تایبەتی لە 2 ساڵی ڕابردوو دوای گۆڕانکاری لە سیستەمی نەختی تورکیا و دابەزاندنی ڕێژەی نرخی سو ئەوە وای کرد با بڵێن ئابووری تورکیا بەلا ڕێکدا بڕات و یاخود کاریگەری ڕاستەخۆ بکاتە سەر بەهای لیرەی تورکی و هەڵاوسانی ژلایەکی تر بەڵام ئەوەی ئێستا دەکرێت دوای هەڵبژارنەکان و هەروە پێکەنانی کابینەی نوێی حکوومەت و لە کۆمەڵێک تیم تەکنۆکراتکەوە ڕاستەخۆ کار دەکەن بۆ جێبەجێکردنی ئەو استراتیژیانی کەوا تورکیا دەوێت کاری لەسەر بکە بۆ 100 ساڵی داهاتوو بەڵام ئەوەی ئێستا ڕوودەدات ئەو پێشکەوتنانەی ئەو هەڵومەرزانی کەوا بۆ تورکیا هاتوونە پێش بەو تیمە بەهێزەوە مەحمەد شیمشەک وەکو بەڕێوبەری و بەڵێن وەزیری دارایی و خەزینەی تورکیا و هەروە حافیزەکایە کەوانە ڕابردوویەکی چاچیان هەیە لە نێو بازاری داراییدا و هەروەها تەجروبەی ئەوانە وا دەکا پێمان وایە کەوا ڕاستەخۆ کاریگەری دەبێت بەسەر ئابووری تورکیا و هەنگاوی یەکەمیش ئێستا وەک با بڵێن باسی لێوە دەکەین ئەو چاوپێکەوتنانێک کەوا ڕەجەب تەیب ئەردۆغان بە ئامانجێتی لەگەڵ هەرێک لە وڵاتانی سعودیا ئیمارات قەتەر ئەنجامی بدا ڕاستەخۆ ئامانجەکە بریتە لە سەقامگیری دارایی و ئابووری لە وڵاتدا کۆنتڕۆلکردنی هەڵاوسان بە دەرەجەیەکیش لیرەی تورکی با بڵێن لیرەی تورکی بەهای لە دەزانی لێ تورکی لەو چەند ماوەی ڕابردوودا ڕەنگە بڵێن لێ تورکی بایەکی زۆری دەستدا بەڵام لە هەمان کاتەوە کۆمەڵی خاڵی پۆزتیف و نێگەتیڤیشی و دەکرێت باسییان بکەین لە دوای دەست بەکاربوونی چه محەممەد شیشێک بێت چه حەفیزەکە بکە وەکو پارێزگاری بانکی ناوەندی چەندین ڕێکاریان گرتنەبەر بەڵام سیرمان کرد بە پێچەوانەی ئەو ڕێکارانەی کە ئەوان گرتبوونەبەر لیرەی تورکی زیاتر بەهاکەی لە دەست دەدا پێت وایە ئەم هەنگاوانەی کە ئێستا لە دەست دەدەن ئەم جار کاریگەری دەبێت لەسەر ئابووری تورکیا و لیرەکە یان کاتێکی زۆری دەبێت بەڵێ بەدڵنیاییەوە با بڵێن ئەوەی ئێستا کە ڕوویدا لە ئابووری تورکیا دوای هەڵبژاردننی و کابینە نوێ و دوای تەواوبوونی دەنگدانەکان و هەڵبژاردنەکان و یەکلای بوونەوەی هەڵبژاردنەکان لە بەرژۆنی ڕەجەب تەیب ئەردۆغان بینیمان کەوا لیرەی تورکی لە بریەوەی بەلانی کەم سەقامگیری خۆی بپارێزیەوە بەهایەکی زۆری لە دەستدا بەڵام ئەوە پێشتریش ئەو سیناریۆی ڕوویداوە لە ساڵی ڕابردوو بە تایبەت لە ساڵی 2021 و 2022 بینیمان کەوا لیرەی تورکی بەهایەکی زۆری لە دەستدا پاشانش بە چاوتروکانێک بەیەک گوتاری ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا توانی بەهاکی بۆ خۆبگەڕێنەوە هاوسەنگی خۆی پارێزی ئەوەی کە ئێستا شەیە با بڵێن بەهۆی نادڵنیایی وەبەرهێنەران بە تایبەتی وەبەرهێنەرە بیانیەکان و نائومێدبوونیان لە ئابووری تورکیا و لە سیاسەتی نەفتی تورکیا و هەروەها ڕاکێشانی ئەو سەرمایە بیانیکەوە پێشتر لە نێو بازاری تورکیادا بوو بۆ ئەوروپا بۆ وڵاتانی تر بۆ وڵاتانی کەوا سەلامەتی زیاتر ئەوە بۆ وای کرد ئەوە بە دەرەجەیەک کاریگەری ڕاستەوخۆ بێت لەسەر لیرەی تورکی بەڵام ئەوەی کە ئێستا هەیە ئەو تیمە نوێ ئەو پلان و استراتیژی ئێمان پێمان وایە کەوا لیرەی تورکی بەلایانی کەم سەقامگیریش بۆ دەگەڕێتەوە و هەروەها کاریگەری ڕاستەوخۆشی بێت بۆ کۆنتڕۆلکردنی هەڵاوسان پێم وایە بابەتەکە هەندێک لە لیرەکە گەورەترە ینی بڵێن بە ئەگەر هەندێک ڕوونتر بڵێن پێشەوەی باسی ئەو بکەین کە وڵاتانی کەندا و چ سوود لەم پەیوەندیە ڕاستەوخۆی لەگەڵ تورکیا دەبینن پێم خۆشە بزانم تورکیا ڕوونتر ئاشکراتر چی لە وڵاتانی کەندا و دەوێتن بەڵێ ئەوەی کەوا ئێستا لە تورکیا هەیە بە گۆڕانکاری با بڵێن بە ئەنجامدانی گۆڕانکاری لە هەموو وەزیرەکان بە ئەنجامدانی گۆڕانکاری بەهێنانی خەڵکی تەکنۆکرات خەڵکی با بڵێن شارەزا لە ئابووری تورکیا و لە ئابووری نێودەوڵەتی بە تایبەتی لە ئابووری ئەمریکا و ئەوروپا ئەوانە هۆکارن کەوا دەکەن یارمەتی دەبن ڕاستەوخۆ بۆ هەم بۆ تورکیا بۆ هەبوونی ئابووریەکی بەهێز بۆ ئابوونی گۆڕانکاریەکی بەهێز لەسەر بنەمای استراتیژیەت و تێڕوانین ئێمە بینیمان مەحمەد شیمشێک کاتێکەوە پۆستی وەزارەتی دارایی و خەزێنی تورکیای وەرگرت یەکەم قسە کەوا با بڵێن لێدوان کە ئەنجامیدا بریتی بوو لەوەی کەوا تورکیا چارەسەری لە بەردەم نەماوە تەنها ئەنجامدانی گۆڕانکاریەکی با بڵێن ڕاشناڵە نەبێت ئەنجامدانی گۆڕانکاری بێت لەسەر بنەمای عەقلانی ئەوەش دینیمان یەکەم هەنگاو کەوا ئەنجامیاندا بەرزکردنەوەی ڕێژەی نەختینەی بوو ئەو بەرزکردنەوەی ڕێژەی نەختێژی بێگومان هۆکار دەبێت بۆ مەحمەد شیمچێک کەوا لە با بڵێن بە درێژایی ئەو ماوەیەکەوە لە بەردەستیانە بتوان گۆڕانکاری بکەن بەڵام نابێ ئەوەشمان لەبیر بچێکەوە لە ساڵی داهاتوو نزیک با بڵێن چەند مانگێکمان لە پێشە لە ئەتوانین بڵێن لە خودە سیوێکی ئادار هەڵبژاردنێکی دیکە ناوەخۆ لە بەردەم تورکیادا هەیە کە ئەوەش خاڵ یەکلاکەرەوە دەبێت بۆ هەم بۆ ڕەجەب تەیب ئەردۆغان هەم بۆ کابینە نوێیە ئێمە پێمان وایە لێستاوە تا ئەو کاتە ئابووری تورکیا بە شێوازێکی سەقامگیر بە شێوازێکی عەقلانی بەڕێوە دەبرێت
تا ئێستا پێشبینیەکانی پۆزتیڤن هەم بۆ لیرەی تورکی هەم بۆ ئابووری تورکیا و هەم بۆ کابینە نوێ نەختینەی دلار بڵێن کە باسی ئەوە کە یەدەکی دلار بە بەراورد کە ئێستا 122 ملیارە هەم بە بەراورد لەگەڵ پێشتر کە 144 ملیار بوو پێت وایە ئەم هەنگاوانە بڵێن ئێوە وەکو چاودێران کە سیر دەکەن یان شار بسپۆران هەنگاوی تەندروستن دەتوانن بگەڕێنەوە هەمان باری پێشتر بەدڵنیاییەوە ڕاستێکی ئەوەی پێویستە بیڵێن و ئاماژەی پێ بدەین گۆڕانکاریەکان زۆر خێران بە تایبەتی لەو ناوچەیە بۆ تورکیا ئێمە دەبینیکەوە جیۆپۆلیتیکی تورکیا با بڵین فاکتەرە ئابووریەکانکەوە تورکیا تێدا هەیە ڕەنگە زۆر فاکتەر هەبێن بربەست بن لە بەردەم گۆڕانکاری ڕیشەی گۆڕانکاری گەورە بۆ تورکیا بۆ ئەو کابینە نوێیە بەڵام ئەوەی کە هەیە دەکرێت بەڵێ ڕەجەب تەیب ئەردۆغان بە تەواوی توانایەوە پاڵپشتی کابینەکەی دەکات ئەم کابینەیەش هەوڵی تەواوی داوە بۆ با بڵین واژۆکردنی لێک تێگەیشتن لە نێوان سعودیا ئیمارات قەتەر ئەو وڵاتانەی کەندا و کە ڕاستەوخۆ با بڵێن ئێستا وەکو ئومێدێکوانە بۆ ئابووری تورکیا بەڵام تورکیاکەوە سوود لەوانە وەردەگری ڕەجەب تەیب ئەردۆغان سەرۆکۆماری تورکیا قسەیەکی هەموو جار دەڵێت ئێوە قازانج بکەن و ئێمەش قازانج دەکەین لە ئینگلیزیدا وین وین سیس کەزانن بیزە کەزانەڵم ئەوەی کە هەیە ئێوە قازانج بکەن و ئێمەش قازانج دەکەین ئەوە بۆ سعودیاش هەمان سیناریۆیە محەممەد مسلمان ڤیژنی خۆی هەیە ڕویای خۆی بۆ ساڵی 2030 پێویستەکە پەیوەندی سیاسیەکانی لەگەڵ ئەو وڵاتانی دەوروبەر بە تایبەتی تورکیا میسر قەتەر ڕێک بخاتەوە باشە ئەم گوتمان ئەو پەیوەندیانە وەکوتە ئەمەشت پێکرد بیربینە ینی هەردوو لە سوودمەند دەبن بەرامبەر ئەو سوودانەی کە تورکیا باسمان کرد کە چ سوودێکی بوو هەیە وڵاتانی کەندا و چ سوودێکیان لەو پەیوەندی ڕاستەوخۆ ئابووری لەگەڵ تورکیا هەیە بەڵێ ئەوەی لە وڵاتانی کەندا هەیە هەبوونی ڕێژێکی دانیشتوانی کەم و بوونی سەرمایەکی زۆر ئەو سەرمایە زۆرە ئەوان نەوێ با بڵین لە کەرتە جیاوازەکان لە کەرتی وزە لە کەرتی تەندروستی لە کەرتی سەربازی کە یەکێک لە ئەژندەکانی کۆبوونەوەی سەر و کۆماری تورکیا لەگەڵ هەرێک لە وڵاتانە بە جیاواز بریتە لە کارکردن لەسەر کەرتی تەندروستی لە کارکردن لەسەر کەرتی وزە بە شێوەیەکی گشتی ئابووری و با بڵین لێکتەگەیشتنی دارایی دەتوانێت ببێتە بازارێکی باشتر بۆ وڵاتانی پێم وایە بە دڵنیاییەوە ئەتوانێت ببێتە بازارێکی باشتر ئەتوانێت ڕووی وزەوە باز دەکەن لە ڕووی وزەوە هەم لە ڕووی با بڵین حەمبارەوە لەبەرەوەی ئێمە لە تورکیاین لە ناو بازاری بۆرسە داین تورکیا ئێستا کار لەسەر پرۆژەی دەکات پێ دەڵێن تورکیا و ئورن و ئیتیساز بۆرسە سێ لەو بۆرسەیەدا پلان وایە تاکو ساڵی 2030 تورکیا بکرێتە مرکزێکی دارایی تورکیا بکرێتە مرکزێک بۆ کۆکردنەوەی سەرجەم دانەوێڵە و سەرجەم کشتتوکاڵی ئەو ناوچەیە با بڵێن وڵاتانی وەکو رووسیا وڵاتانی وەکو ئۆکرانیا وڵاتانی کەندا و دەتوانن بێن وەبەرهێنان بکەن بۆ ساڵانی داهاتوو بۆ ساڵی 2025 2026 هەتاکو 2030 و هەروە بەکڕێنی گەنم بەکڕێنی جۆ بەکڕێنی مامەڵەکان با بڵێن بەرهەمە کشتتوکاڵیەکان لۆکا و لە تورکیا هەڵی بگرن جا ئەوە پێمان وایە یارمەتی ئابووری تورکیا بدە تا وەکو با بڵێن چەکێکی ئابووری بەکاری بهێنێت بۆ بەگیریکردن لە ئابووریەکەی خۆی ئەگەر بگەڕێنەوە ناو تورکیا پێتان وایە بانکی ناوەندی دووبارە بڵێن ڕێژەی سوو بەرز بکاتەوە بەڵێ ئەوەی ڕاستی بێت مهمەت شیمشێک و حافیزەکە سوپرایزێکیان بۆ خەڵکەکە ئەنجامدا بە تایبەتیەوە بەرهێنانە لەبەر ئەوەی ئێمە لە نزیکەوە ئاگدار بووین لە نزیکەوە با بڵێن پێمان وا بووکەوە بەلایانی کەم بانکی ناوەندی تورکیا و وەزارەتی دارایی و خەزینەی تورکیا کار دەکات لەسەر بەرزکردنەوەی ڕێژەی سوو بەلایانی کەم بۆ 125 ئێمە سێ سیناریۆماندانەوە سیناریۆ یەکەم بەرزکردنەوەی ڕێژەی سوو بۆ ئاستەکانی نزیک 20 بەڵام بە مەرجێک تێپەڕ نەبێت لە 20 دووەمیان بریتی بوو لە بەرزکردنەوەی ڕێژەی سوو سیناریۆی دووەم باسەکەم بریتە لە بەرزکردنەوەی ڕێژەی سوو لە نێوان 20 تا کوسی بە مەرجێک لە 30 تێپەڕ نەبێت و بەهێزترین سیناریۆش بریتی بوو لە 25 و سیناریۆ سێمیش کە سیناریۆی تاڕادێک لاواز بوو بەڵام بەشێکی زۆر لە وەبەرهێنەرانی ناوەخۆ و بیانی پێیانوا بووکەوە ئەو ڕێژە سوەیکەوە ئەیانەوێت بەرزی بکەنەوە نزیک دەبێت لە 100 بەڵام سوپرایز بوو بۆ ئێمە ئاسەکانی 115 و پێمان وایە لە ئەو مانگی کەواتیدانێن لە مانگی تەمووز و هەروەها لە مانگی هەشتیش پێمان وایە بە هەنگاو بەرز دەکەنەوە تاکو ئەتوانن ئەیگەن بە واستەیکەوە ئابووری تورکیا قبولیەکات و ئەتوانێت خۆی پێوە بگرێت بەڕێز مستەفا حەسەن بسپۆری دارایی و ئابووری تورکیا سوپاس زۆر سوپاس بۆ ئێوەش دەستەکانتان خۆش